سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەی ڕاستەوخۆوە لەگەڵتانم. مژاری بەرنامەکە ئەمڕۆمان شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و دەرەنجامەکانیەتی دوو بەشیش لە خۆگرێت بەرنامەکەمان. بەشی یەکەمی میوانێکی زۆر خۆشەویست کاکەریم ئەمانی ئەندامی کۆمیسیای ناوەندی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران و لە بەشی دووهەمیشدا میوانداری زۆر بەڕێز کاکاوی ئەلیاسی ئەندامی کۆمیسیای ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران دەبین. کاکەریم ئەمانی لەگەڵمانە میوانی یەکەمی بەرنامەکەمان. کاکەریم سڵاوت لێ بێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سڵاو لە ئێوە و لە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و سپاس بۆ ئێوەش بۆی کە دەرفەتتان لێ اختیارنەوە. زۆر سپاس کاکەریم، وەکو ئاماژەم پێدا مژاری بەرنامەکەمان سەبارەتە بە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل دوای 12 ڕۆژ شەڕ و بۆمب و موشکباران ئێستا ئاگربەستێک لە نێوان ئێران و ئیسرائیلدا هاتووتە ئاراوە. پێم خۆشە ڕای بەڕێستان سەبارەت بەم ڕووزاوی دوای ئەو شەڕێکە هەردوو لا هەڕەشەی توندیان تیادا لە یەکتری دەکرد چییە؟ چۆن بوو هەردوو لا قبوڵیان کرد ئاگربەست؟ ڕاستەکەی ئەوەی کە ئاگربەستەکە کراوە جێگای خۆشحاڵیە لە سەرتاوە ئەوە بڵێم، بەڵام بۆچی دوای 12 ڕۆژ ئەو شەڕە توولی شێشاوە پێشینەکەی چ بوو، بۆچی دەستی پێکرد و ئاواش کتوپەر کۆتایی پێهات؟ دیارە هۆکاری زۆرە لەم بەنامەیەدا ناگونجێت کە ئینسان ئاماژە بە هەموو هۆکارەکانی بکە، بەڵام ئەوەی کە زۆر دیار بوو سەرەتاکەی لە دژمنایەتی و دژایەتیەکی ڕیشەیی لە بین ئیسرائیل و کۆماری ئیسلامی یا ئەمریکا بە ناوی ئیمپریالیزمدایە کە یەکێک لە پایە ئەیدۆلۆژیەکانی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتایی هاتن سەرکاری و بە بارمتەگرتنی بەیسلا کارمەندانی باڵوسخانەکەی ئەمریکا. هەتا ئەمڕۆژ ئەمریکا بۆ کۆماری ئیسلامی شەیتانی بزرگ بووە، ئیسرائیل شەیتانی چکۆرتر بووە و یەکێک لە پایە ئیدۆلۆژیەکانی ئەوە بووە کە لە بەرابەر ئەوانەدا جۆرێک مبارزە دەکات لەژێ ئەوانە خەبات دەکا و ئەوە هەستێکی ئیدۆلۆژیکی باوەڕی دینی لە نەک هەر لە ئێراندا لە منتەقەکەشدا جۆرێک سەمپاتی پەیدا کردووە. ئەوەی کردو بە یەکێک لە ئامرازەکانی بەدەستهێنانی پێگا چی لە ناو ئێراندا بۆ دەوروبەریەکانی و چی لە ناوچەکەدا لە ناو کۆمەلگای بەتایبەت شیعە مەسەبەکاندا. دیارە ئەم دژمنایەتیە وەختێک زیاتر لە 4 دەیە توول دەشێشێوە، لە توولی ئەو 4 دەیەشدا بەکەڕات جۆرێک ئەگەر چی ناڕاستەوە خۆ بەڵام تێکەڵچوون لە بینی ئەو لاناندا ڕووی داوە. ئەوەی کە بۆچی لەم ئەسنایەدا گەی بەو ئاستەی کە ئاوڕوبەڕوونەوەیکی ڕاستەوخۆ ڕوو بدا، هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەر لە 7 ئۆکتۆبری 2 ساڵەوە پێشەوە کە حەماس هێرش دەکاتە سەر بەشێک لە ئیسرائیل و جنایەتێک لەوێ دەخڵخێنێ، ئەوە دەبێتە ستارت یا جرێقەی دەستپێکی ئەم پرۆسەیەکە بینیمان لە ماوەی ئەم 2 ساڵەدا، هەر لە هێرشکردنە سەر غەزە، وێرانکردنی قەتڵ و ئام و جنایەت خۆڵخاندنی جنایەت لەو ناوچەیەوە، دواتر لە لوبنان و هەتا دێتە سەرەوەی کە لە کەوتنی سووریە و ئەمە بەستا ئیدامەی بووەوە. نهایەتەن بە خەولی خوان هەمیشە پیاوە بۆ سەری مارەکە ئێرانەوە کۆماری ئیسلامیە لەو فەزایە کەڵکیان وەرگرت بە تەزعیببوون و لاوازکردنی پرۆکسیەکانی بەستا ئەو هێزە نیابەتیەکانی و جۆرێک خۆشکردنی ڕێگا بۆی کە دەستی بە کۆماری ئیسلامی بگات بە دەرفەتیان زانی بۆی کە لەو دەرفەتە کەڵک وەربگرن و ڕاستەوخۆ ئەو جۆری کە بخۆیان پێیان وایە بەستا لەسەری مارەکە بدەن. و لە عینی حاڵیدا خۆ کۆماری ئیسلامیش لەگەڵ ئەوەی کە عامل و هەڵگیرسێنەری خودی شەڕەکە بووە، بەڵام لە 7 ئۆکتۆبر بەملاوە قەدەم بە قەدەم نیشانی داوە کە ئەو ئیدعایە کە چەند ساڵە کردوویەتی بە خەڵکی ئێران و دەرەوەش ڕاستی نەوتوە، ینی هێزێک یا تواناییە کە لە خۆی نیشاندا زۆر جیاوازتر بوو لەوەی کە لەم ماوەدا و بە ئەمەلەن بینیمە. بۆیە نیشانیدا کە زۆر لاوازتر لەوەیە کە بە تەبلیغات ئیدعای کردووە، ئەو لاوازیە بوو بە دەرفەتی کە ئیسرائیل ڕاستەوخۆ زەربەی لێ بدا دەستی پێ بگەێنەوە. لە نهایەتیشدا هۆکاری کەم بێستان نەخایاندنی درێژەی ئەو شەڕە ئەوە بوو کە ئەو بەدەلیلی هاوسنوور نەبوونیان لەباری مەودا و فاسلەی زەمانیان هەیە
درێژەی ئەو شەڕە نەک هەر بۆ ئەو دوانە لە باری توانای ماڵی و مجموعەیەک باری تەکنیکی و فەنیەوە ئیمکان پەزیر نەبوو لە عینی حاڵیشدا خوب لەباری ئابوووریەوە یا زۆر کێشەی دیکەی کۆمەڵایەتی و مەسایلی لەو چەشنی بۆ وڵاتەکانی دیکەش لە مەسیردا دروست دەکرد بۆیە نەدەبوو ئەو شەڕە ئەمەلەن پێشبینی دەکرا کە ئەو شەڕە توول ناچێتێ و دەبوو لە نقطەیەکدا کۆتایی پێبێ ئەو نقطەیەش خاڵێک بوو کە ترامپ لەوێدا قەولی معروف بێستا گوربەی لە دەمی هیزلە کوشت دیارە ئیسرائیل هەر هێرشی کرد ئەرتەشی ئیسرائیل بۆمبارانی کرد هەواڵپەیماکانی ئیسرائیل بوو کە هاتن مەجموعەیەشی زۆر لە سەران و ڕێبەران و کادرە ئەسلەکانی سەرەوەی بێستا هێزی نظامی و سوپای پاسدارانی کۆماری ئیسلامیان لێدا و لە بینیان برد بەڵام لە عینی حاڵدا چۆن بەیسلا استراتێژی ئەو هێرشە بە ناوی هێرش بۆ سەر لە بینبرنی بێستا ئەو بەرنامە ناوەکی و هەستە یەکان بوو دەبوو لە نقطەیەکدا دەستیان بێژ بگا پیانوە بۆ هەتا لەوێ نەدریا ئەوە لە ناو نەبرێ ئەو شەڕە ئیدامە دەیشێشێ بۆیە لە لەحزەیەکدا ئەمریکا پێ دێتە ناو قەزیەکەوە و ڕێگای ئاسمانی بۆ خۆش بووە لەباری ئەمنیەتەوە بێستا ئێران هیچ بەرگریشی هەوایی ئەو توێی نەماوە و ئەمریکا دەتوانێت زۆر بە ئاسانی ئاسمانی ئێران ببەزێنەوە ئەو شوێنی کە پێویستە وەکو نەتەنز و ئیسفاهان و فۆردۆ لێ بدادوە بنێ ئەوەی کە بە قەولی خۆیان دیارە ئیدعایشی زۆر هەراهورێکی زۆریشان ساس کرد کە ناوەندە هەستەیەکانیان لەبین بن بۆ ئەمە بۆ ئەوەی کرد خۆ چبەسا ئەو زەربەی کە ئێستا لێدراوە نزیک لەوە خودی ئیسرائیلی دەیتوانی لێ بدات چون هەتا ئێستاش زۆربەی شرۆڤەکاران وە خودی ئیسرائیل لە ئەو بێستا ڕاگەنەرەکانی دیکە هەمویان باز لەوە دەکەن کە ئەو لێدانی فۆردۆ و ناوەندە هەستەیەکان ئەوەندە سەرکەوت نەبووە کە ئەوان لە تەبلیغاتدا گەوریان کردەوە بەڵام لە بینی خودی نەتانیاهو و بێستا ترامپدا کێشەیەک بوو ئەویش ئەوە بوو کە ئەگەرچی وتم ئەکسەری کارەکان ئەکسەری پرۆسەکە بەهێزی ئەرتەش و هەوایی ئیسرائیل بەرەو پێشتو ئەڵبەتە بە کۆمیتی تەسلیحاتی ئەمریکا بەڵام لە شوێنێکدا دەبوو شانازی یا ئفتخار یا ئەو ناوی ئەو سەرکەوتنیا هەرچیشی لە دەدێن بە ناوی ترامپەوە بە نەک بە ناوی نێتانیاهۆ بۆیە ئەو زەربەی نهاییەی کە لە فۆردۆدرا پێیان وا بۆ ئەوەن زەربەی نهاییە بە استراتێژی حملەکان گەیشتون ئەو هەدەفە ئەسلیان پێکاوە و ئەوە کافیە بۆیە لەوێدا خب دیارە لەو فاصلەیەشدا هەردوو لایەن هەم ئێران خوازیاری ئەوە بوو کە ئاتش بەس فرسەتێکدا بکرێت و هەم ئیسرائیلیش گوتم لەباری ئیمکاناتەوە نەی دەتوانی زیاتر لەوە ئەمەلەن درێژە بەو شەڕەبدا بۆیە دەرفەت بوو ترامپ بە ناسینی ئەو هەلا ئەو دەرفەتە و لێدانی ئەو زەربەیە ئەو زەمینی فراهم کرد کە ئانەن جواب بەویستی هەردێکلا بۆ بێستا ئاتش بەس زەیە ڕاگرتنی ئەو شەڕە بداتەوە تەواوبوونی ئەو شەڕە بەو نێوەیە بێستا کۆتایی هاتنی ئەو هێرشانە و کتوپەڕ خودی ناوەڕە و یا جەوهەرەکەی لێرەدا خۆلاسە دەبێتەوە بە جۆرێک ئەم سەرکەوتنە بۆ ترامپ کە ترامپ لە توولی هاتنە سەرکاریدا چەندین وعدە و وعیدی داوە لە هیچ کامیاندا سەرکەوتو نەبووە زۆر لازم ناکە ناوێن بێنین بەڵام لێرەدا پێویستی بەم سەرکەوتنە بوو ئەگەرسی ئێستا خەریکاسێت ژێر پرسیار وردەوردە بەڵام پێویستی بەم تەبلیغاتە بوو بۆ ئەوەی کە لانیکەم لەناو هەموو شکستکانیدا ئەویان بەنێوی خۆی تۆمار بکە ئەگەرچی دواتر هەواپەیماکانی ئیسرائیلیش حملەیەک دوای ئاخرین هێرش دەکەنەوە سەر فۆردۆ بە ناوی ئەوەی کە کاری نهاییان ئەوان تەواو کردووە بۆی کە ناوێشی لە نێتانیاهۆ لە بینەدا بێت ئەمە خودی جەوهەری ئەو هێرشە بوو هۆکاری تەواوبوونی بوو بەڵام ئەوە ئەمەلەن بە مانای تەواوبوونی شەڕ کۆتایی هاتنی شەڕ نییە بەڵکە ئێران لەو ئەوجی لاوازبوونی خۆیدا مەجبورە بە جۆرێ جۆرەکان بچێتەوە سەر مێزی مزاکرە و توێژ و باجدان بە ئەمریکا و بە نێتانیاهۆ و لاواستر لە پێشوو هیچ کارتێکی ئەو تۆی بەدەستەوە نەماوەکە لەسەر مێزی گفتوگۆ بەکاری بێنێت بۆیە پێشبینی دەکرێت کە لە نهایەتدا ئێران هەر ئێستاش تەسلیم بوو بەڵام لە نهایەتدا ئەمەلەن تەسلیم دەبێ بەڵام ڕەنگە لە هەمان کاتیشدا چون هیچ کامیان نە ئەمریکاوە نە نێتانیاهۆ ئامانجیان لە نهایەتدا ڕوخاندنی ئەو ڕژیمە نەبوو دەبوو لە شوێنێکدا ڕێگایەکی بڕێک ئابرومەندانەش بۆ کۆماری ئیسلامی بهێننەوە بۆی بۆ ماوەیەک بتوانێت
تەوجیه بۆ ناو خەڵکی خۆی بۆ دەوروبەرەکانی خۆی ببێت و بڕک ئابرومەندانە ئەگەر بینی ئاتەش بەستە پاشکشەیە ڕێککەوتنی یا هەرچیەک لە داهاتدا ڕووەدا ئەوە تەوجیه بکات تەوجیه بۆ بێنێتەوە ئیدعای جۆری لە سەرکەوتن دەکات دەڵێ ئەوەی کە چەند ساڵە هەڕەشە دەکەین دەبوو قودس دەبین بەرین و چ بکەین و خۆ ئاسمانێکی جۆرێک مەمنوع بوو ئێمە ئەو تا بۆ ئێمانشکاند و هێرشمان کرد و تەلەفاتمانێدا ئەوانش بوو ئەوان بە جۆرێک بە نێوی سەرکەوتن نێوی دێرن وە پرۆسەکەی لێدا ئاوماوەتەوە دەبێت بینین کە لە دوا ڕۆژدا ئەو پرۆسەیە چۆن دەچێتە پێشێک لەسەر مێزی وتوێژ بەشوێ دەگەن و ئێران چەندی دیکە ئیمتیازەدا و عەمەلەن بەشوێ دەگەن. بەڵێ کاکەریم پرسیارەکە من هەر لە درێژەی قسەکانی هەر ئێوەشدا ئەگەر زیاتر بین بەردەوام بین زیاتر تیش بخوێنێ سەر ئاگربەستەکە ئایا ئەم ئاگربەستە بەردەوام دەبێت ئەگەر درێژە دەکێشە لەبەرچی و ئەگەر دەوام ناهێنێ هۆکارەکە چییە ئەگەر بمانەوەی زیاتر ئاماژە بە هۆکارەکان بدەین؟ پێشتر ئیشارەمان پێکرد پێ ناچێت کەم ئاتەش بەستە بۆ هەمیشەیی بێت بەمانایەک بە دەلیلی ئەوەی کە هەتا ئێستا مەعمولەن ئاگربەستێک دوای ماوەیەک شەڕکردن لە بینی دوو هێزدا دوو لایەندا دوو دەوڵەتدا لەسەر چەند خاڵێک ڕێک دەکەون ئەو چەند خاڵە ئەلام دەکرێت بەڕای گشتی ڕادەگەیەندێت کە لەسەر ئەو چەند خاڵە ڕێککەوتون هەر کامیان هەر کام لەو خاڵانیان بەیسا لەبەر چاو نەگرت ڕعایەتیان نەکرد بەڕێوان نەبێت بە مانایی جۆرێک نەغزی ئاگربەستەکەی یا ڕێککەوتنەکەیە بۆیە ئەم ڕێککەوتنە ئەمەلەن هیچ خاڵگە ئەلام نەکراوە غەیرەوەی کە هەرچی کراوە لە پشتی پەردەوە بەنهێنی کراوە و ژێر بەژێر دایتر ئەوەی کە شارێک لەلایەن ئێرانەوە بە زۆر داوای کرد کە دەبێت فرسەتیش پێ بدەن بۆی بچێتەوە سەر میزی مزاکرە و هەموو دەرفەتەکانی لێ نەستێنن چ ئەوەی کە ئایا ئەوان پێیان وابوو ئامانجەکانیان هەتا ئێرە کافیەوە دەبێت بیڵنەوە مەجاریشکی پێ بدەن ئێران بگەڕێتەوە سەر مێزی مزاکرە و لێرەدا بە گفتوگۆ باقی مەسائلەکانیان چارەسەر بکەن و بە ئامانجەکانی دیکەیان بگەن بۆیە من پێم وایە ئەم کێشەیە بەو معنایە ئێستا نەک بە شێوەی هێرش و بە شێوەی ئاسمانی بۆمباران کوشتار بەڵام بەردەوامە لە ئەگەری هەر نەقزێکی چکۆلە لەلایەن ئێرانەوە چون باوەڕی من ئێستاش ئەمریکا و ئیسرائیل لە بیانون لە ئێران ئەوە ئێرانە کە دەبێت نهایەتی ڕعایەت بکە یا هەموو شتێک لە بەرچاو بگرێت بەویستی ئەوان عمل بکە دوای نهایەت داویستەکانی ئەوان بەجێبێنێ بۆ ئەوەی کە ئەو ئاتەش بەستە ببێتە کۆتایی هاتنی نهایی شەڕەکە بۆیە حساسیەت یا هەستیاری ئەو ئاگربەستە لێرەدایەکە ئایا ئێران هەرچەند تاستە هەندێک حرەکاتی نمادین دەکا مەزیز ئەوڕۆ بێستا ظاهرەن لە هاوکاری لەگەڵ ئەو ناوەندی هەستەی جیهانی بێستا بکشاوەتەوە حاضر نییە هاوکاری بکە حاضر نییە بە بازرسەکانی ئەو ناوەندە ئیجازە بدا لە ئێراندا فعالیەتیان بە تا زمانێک کە تەزمینیش پێدەدەن بۆ فعالیەت و بەڕسمی ناسینی مەساری ناوەچەکانی ئەوانە نیشانەی هەندێک حرەکاتی نمادینن بەڵام لە کۆتاییدا بەو دەلیلەی کە عەمەلەن لەباری تواناییەوە ئەو زەرفیەتە لە ئێران سەندراوە کە بۆ ماوەیەکی زۆر درێژە بەم بەرنامە هەستەی و بەو مەسایلانی کە چەند وەخت بوو وەکو کارتێکی فشار بەکاری دەهێنا و عەمەلەن دنیای پێوە مەشغوڵ کردبوو عەمەلەن ئێستا ئەوەی لێ سەندراوە بۆیە پێدەچێت لەمڕۆ ئەگەر ئەو بارەی لە نەزەر بگرین ئەم شەڕە دەتوانێت هەر ئێستا ئەمە خاڵی کۆتایی بێت بەڵام بە مەرجی تەسلیمبوونی زیاتری کۆماری ئیسلامی و جۆرێک بە دێنانی ڕزایەتی لایەنەکانی دیکەی شەڕ کە دەبێتە ئیسرائیل و ئەمریکا لەو زۆر سپاس کاکەریم کاریگەری ئەم جۆرە گوشار و شەڕ و ئاژاوانە کاریگەری نەرینی چییە بۆ سەر بزوستنەوە کۆمەڵایەتیەکان و تا چەند دەسەڵاتێکی دژە خەڵکی و کۆماری ئیسلامی دەتوانێت بیکاتە ئامرازێکی گوشار بۆ سەر خەڵک و بزوستنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان زۆر بەداخەوە دیارە پێشتریش حەدیەقەل لەلایەن ئێمە و لە ڕاگەیاندنەکانی ئێمەدا زۆر تاکید لەسەرەوە کراوەتەوە کە شەڕ بە هیچ جۆرێک یارمەتی بە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان نادا بەڵکە بە ئەکسەوە دەبێتە ژەهر دەبێتە سەم دەبێتە بازدارەندە و مانە لەسەر ڕێگای پێشڕەوی ئەو بزوتنەوانە هەروەکو بینیمان لە تووری ئەو 12 ڕۆژە هێرشەدا هەتا بەر لە هێرشەکە دوایین مانگرتنی زۆر بەرچاو و عەزیم و کاریگەر مانگرتنی ڕایدە کامێرەکان بوو ئەگینا هەموو ئێستا بوارەکانی دیکە هەموو سەحنەکانی دیکە ئێمە بەردەوام شاهیدی ناڕزای ڕۆژ نەبووە شاهیدی ناڕزایەتی کرێکاران خانە نشینان
ژنان لە زۆر بواری دیکەدا ژین کە پارێزان وە زۆر لە بزوتەوەکانی دیکە هەموو ڕۆژێک ئەوانە لە مەداندا بوون و بە جۆرێک ڕژیم ینی ترسی مەرجیان بەڕاستی خست بۆ دڵی ڕژیمەوە و ڕژیم لەو بابەتەوە ترسی مەرجی لە نیشتە بوو بۆیە لە ئەوجی لاوازی خۆیدا لە بەرابەر ئەو بزوتەوانەدا بوو هاوسەنگی هێز بە تایبەت دوای شۆڕشی ژنژیان ئازادی بە خازانجی خەڵک گۆڕدرا بوو ئەگەر ئەوە ئیدامەی پەیدا بکرد بە ئەو دەیتوانی چارەی بستا سەرنویشتی ئەو ڕژیمە لە نێهایەدا یەکلایی کاتەوە بەڵام زۆر بەداخەوە ئەم شەڕە ئەو تەسیری داناکە لەگەڵ ئەوەی ئەو بزوتەوانەی لانیکەم بۆ ماوەیەکی کاتی پاشەکشە پێکردووە نردوونیەوە ماڵەوە شەقامەکانی پێچۆڵ کردوون بەڵام لە عینی حاڵیشدا سەمێکی دیکەی بڵاو کردەوە ئەویش جۆرێک تۆوی خۆشباوەڕی لە دڵی ئەو لایەن و هێزانە ئەو ڕەوتانەدا کە بەردەوام زۆر بەداخەوە پشتبەستوو بە هێزی جەماوەر نین بەڵکە چاوەڕوانی هێزێکی دەرەکی دەستێکی دەرەچین کە بێن و ڕزگاریان بکە و بەدەسەڵاتیان بگەینە و ڕژیمیان بۆ بڕوخێنێ بۆیە یەکێک لە هەرە مەترسیەکان بڵاوکردنەوەی ئەو سەمە بوو لەلایەن زۆرێک لە ڕەوتەکانەوە و ئەوە جۆرێک چاوەڕوانی لە ناو کۆمەلگادا جۆرێک بێستا ساردکردنەوەی جەماوەر لەو پرۆسەی کە خۆیان تێدا دیتەوە دەیتوانی ئەو تەسیرانەی ببێت ئەگەر چی لەلایەن ئێمەوە هەمیشە هۆشداریە دراوە هەمیشە لەو بابەتەوە ئاگاهگەری کراوە کە شەڕ یارمەتی دەر نییە شەڕ سەممە زەرەرە ئەوەی کە دەکرێت چارەنووسی ئەم ڕژیم یەکلایی بکاتەوە هێزە کۆمەڵایەتیەکانن هێزی ئازادی خواز و سکۆلاری ئەو جامعەیە و لە عینی حاڵدا ئێمە دەبێت پشتبەستوو بە هێزی جەماوەر بین نەک بە هێزی دەرەکی هیچ هێزێک دڵسۆز و هاوسەرنویشت یا هاوخەم لەگەڵ هاوسۆز لەگەڵ خەڵکی ئێران نییە بەڵکە ئەوان بە دوای بەرژەوەندی خوانەوە بەرژەوەندی خوان لە هەر کوێدا اقتزا بکە هەموو مافێکی ئینسانی و بەشەر دۆستانە ژێر پێ دەرن لە پێناو بەرژەوەندەکانی خواندا بۆیە زۆر بەداخەوەم زۆرێک لایەنەکان لە بەو ئاراستەیە چوونە پێشێوە ئەوان کۆمەچیان کە تەنانەت بە پاشەکشەیە حتا ئەو بزوتنەوانە لەو شرایطانەدا هەندێک لایەنیش لە عینی حاڵدا خوێندنەوەیکی زۆر نامەسئولانەیان بووە پێیان وا بوو لە هەمزەمان لەژێر ئاوری تۆپ و خۆمپارە و بۆمبارانەکانی ئیسرائیلدا دەکرێت خەڵک بڕژێتە سەر شەقامەکان و چێ ڕژیم بڕوخێنێت ئەوەش هەر بە باوەڕی من جۆرێک خوێندنەوەیکی نامەسئولانە بوو خوێندنەوەیکی ناواقعی بوو و جۆرێک ئەسەن بڕان یا ناومێدبوون لەو هێزە جەماوریەی کە بەر لە شەڕ خەڵک حسابی لەسەر دەکرد و ئێمەمانان بەرجەستەمان دەوە پێماوا بوو هێزی واقعی سەر نگون کننده یا ڕوخێنەری ئەو ڕژیمە ئەو هێزەیە ئەگەرچی ئەوانە بەپێی دەرفەت زۆرترین باسییان لە کاریگەریەکان و تەسیراتی بزوتەوەی بێستا ژینا کرد بەڵام لە شرایطێکی ئاوادا پێیان وا بوو کە دەبێت بە ڕاپەڕین ئەگەر لەم شرایطەدا تۆ ڕانەپەڕی لە ژێرم ئاور و تۆپ باران و بۆمباراندا ڕانەپەڕی لە قافڵەوە دواکەوتی و بێستا ئەو ئامادەجیە کە دەبوو ببێت نەبوو ئەو تەسیراتە نەبووە لە سورەتێکدا من پێم وایە ئەرچی هەموو لایەنەکان و ئێمەش لەم شرایطەدا لەو بابەتەوە ئاگاهگەریە کە ئومێد بدەین کە پێمان وابێت ئەو هێزە جەماوەریە ئەو ناڕزایەتیانە ئەو پتانسیێلی کە ناو جەماوەردایە هەر هەیە بەڵام بە شێوەیەکی کاتی لەو شرایەتی ئاورباراندا پاشەکشیان پێکراوە من دڵنیام ئێستا کە ئاگربەستە هاتوتە ئاراوە ئەگەر بەردەوام بێت زۆر زوو ئێمە مجددەن دووبارە سەر لە نوێ شاهیدی هاتنەوە سەر شەقامی ئەو هێزان دەبین بە هێزێکی زیاترەوە بە خۆڕێخستنەوە خەڵک زۆر هوشیارە بۆیە من پێم وایە کە خەڵک زۆر ناکەونە داوی ئەم شێوە تەبلیغات و پروپاگەندە و خوێندنەوە ناواقعیانە نسبەت بە ئەم ڕووداوانە بۆیە کاریگەریەکانی دەتوانن دوولانە بێت لایەکی ئەوەیە کە ئینسان بێت خۆشبین بێت بە هێزی جەماوەر کە جەماوەر بە پرۆسەیەکدا هاتووە کە ئاستی هوشیاری خۆی بدۆتە سەرێ خوێندنەوەی بۆ ڕەوتە ڕووداوەکان زۆر دەقیق و زۆر وردە و دەتوانێت لە سبەی ڕۆژەی هەر ئەگەر و هەر دەرفەتێکدا ئەو جۆرەی کە
بۆ خۆی دەتوانێت قەدەم بەرەو پێشەوە هەڵبنێتەوە بەرنامەدا دەڕێژێ و بەرەو پێشەوە قەدەم دێنێت نەک ئەوەی کە ئومێد بەستێت بەهێزێکی دەرەکی یا ئەوەی کە بە خوێندنەوەیەکی ناواقعی ڕیسکێک کا لە شرایطێکدا کە ئامادەجی بۆی نیە لە شرایطێکدا کە ئەسەن زەمینە بۆ ئەوە فراهەم نییە دەست بداتە عملێک یا کردارێک یا ئاخێزێکی واکە سەرنجامەکەی دیار نییە بەشوە ختم دەبێەوە نهایەتەن دوا ڕۆژ ئەو ئامانجانەی کە لە پێناویاندا ئەو هەموو قوربانیان داوە چی بەسەر دێت. زۆر سپاس کاکەریم دوا پرسیارم هەڵبەت دوو بەش لە خۆ ئەگرێت جەماوەری خەڵکی لە کوردستان پێیان وایە هەلومەرجەکە لەبارە بۆ ڕێخستن و نزیک بوونەوەی لایەنە سیاسیەکانی چالاک لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێستان چ مەکانیزمێک پێشنیار دەکەن و بەشی دووەمی پرسیارەکەشم ئەوەیە لەم بارودۆخە هەستیارەدا ئەوەی کە حەزبە ئۆپۆزیسیۆنەکانی نێوساحای بزوستنەوەی شۆڕژگەرانەی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەوێتە ئەستۆیان چییە بۆ گەشەدان با بزوستنەوەیکی جەماوەری لە نێوخۆی وڵاتدا؟ ئەمن پێم وایە لەم شرایطەدا تاوجێگای بە بەشی ئەوڵی پرسیارەکە دەگەڕێتەوە ئەرچی هەموو لایەنێکە هەر لە ئێمەوە بگرا هەتا هەموو لایەنێکی کە خۆیان بەدڵسۆز و بە پشتیوانی جەماوەر دەزانن و لانی کەم متەکی و پشتبەستون بەهێزی جەماوەر خۆیان بە بەشێک لەو بزوتنەوە کۆمەڵایەتی عەزیمەی ناوخۆ دەبین و خوانی تێدا دەبینەوە ئەوەیە کە خەڵک ڕاهنموود بدەن بە ئاراستەیەکی دروست دەبێت ئومێد بدەن بە خەڵک دەبێت تەلاش بکەن بۆ ئەوەی کە خەڵک ئێستا دەرفەتی ئەوەیە ئێستا کاتی ئەوەیە دوای ئەم ئەزمونەی کە بەچاو بینرا کە هەستی پێکرا ئەمەلەن خەڵک دەبێت لە فکری ئەوەدا بێت کە بە جۆرێک خۆی ڕێکخا بە جۆرێک گەڵاڵەکانی خۆیدا بڕێژێ ئامادەجیەک لە خۆیدا پێک بێنێت کە لە هەر دەرفەتێکی داهاتوودا کە دەخڵخێت بتوانێت مۆرچی خۆی لەسەر ڕەوتی ڕووداوەکان بدا بتوانێت ئاراستەی ڕەوتی ڕووداوەکان جەماوەر دیاری بکات ئەوەش بەوە دەکرێت کە ئەو بزوتنەوانی کە هەمیشە ئاماژەیان پێکراوە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە زیاتر لە جاران لەگەڵ یەک نزیک بنەوە لەگەڵ یەک ئیتحاد عەمەلییان بێت هەماهەنگی و هاواهەنگییان ببێت هاوپشتی خەباتی یەکتر بن خواستەکانیان مشتەرەکن بۆیە دەبێت لە پێناو بەرەو پێشبردننی ئەو بەستا بزوتنەوە عەزیمە کۆمەڵایەتی لە ئاسیش سەرتاسەریدا بە شێوەی هاواهەنگتر لە جاران عەمەل بکەن. ئێستا ئەگەرچی جۆرێک باز دەکرێت کە گۆیە هەرچەند هەر ئێستاش ئەمەلەن ڕژیم ئەوە نیشان دەدات کە هەمیشەش لە کرداردا وەختێک کەوتۆتە تەنگنایەک وەختێک لەلایەکەوە زەربەیەکی بەردەکەوێت یا لاوازیەکی دەردەکەوێت ئەو تۆڵەی خۆی لە خەڵک دەکاتەوە لە هەڵسوراوان لە فعالین لە زیندانیانی سیاسی دەکاتەوە دەست دەبا بۆ ئەدام و خەتڵوعام و گرتن و ئەشکەنجە و مەجموعەیەک لەو بەستا کردەوە نامرۆڤانە و هەر ئێستاش ئەوە دەکات لەو شرایطی کە تێکەوتووە بۆیە دەبێت بۆ خۆنساکردنەوەی ئەوەش بێت بۆ پوشەڵکردنەوە و بێکاریگەرکردنی ئەوەش بێ بۆی نەتوانێت زۆر بە ئاسانی دەست بەرێ بۆ ژیان و گیانی هەڵسوراوان و زیندانیانی سیاسی و ئینسانان شۆڕژێر و خەباتکارەکان دەبێت ئیتحاد و یەکگرتووی خەڵک زیاتر بێت پتەوتر ببێت و بەیەکەوە دەست بەدەستی یەک ئەو مەجالە بەڕژیم نەدەن کە جارێکی دیکە بیەوێت بەئێستا لەو فەزایە بۆ مانەوە و بۆ پتەوکردنەوەی پێکەکانی خۆی خەڵک وەربگرێت چون بە باوەڕی من ئێستا زیاتر لە پێشوش زۆر زیاتر لە پێشوو هاوسەنگی بەباری خەڵکدا گۆڕدراوە ڕژیم زۆر لاوازتر بووە زۆر لە هەڕەشە و گوڕەشەکانی ئەوەی کە بۆ خەڵک جۆرێک وەحشەتناک بوون هەمووی ئەوانە بوونە بەڵخی سەر ئاو خەڵک بە جورئەتێکی زیاترەوە ئێستا دەڕوانێتە ڕژیم و لە بەرابەریدا دەوەستێتەوە من دڵنیام لە داهاتویشی زۆر نزیکدا. ئەمە بارێکێتی بەشی دووەمی پرسیارەکە ئەرشی حیزب و لایەنەکانیش دەخاودەق ئەوەیە ئەگەر ئێمە داوا لە خەڵک لە جەماوەر لە هەسوراوان لە بزوتەوە کۆمەڵایەتیەکان دەکەین کە لە ناوە هەرچی زیاتر یەک بگرن لێک نزیک بنەوە و بەیەکەوە بە شێوەیەکی هاوپشت خەباتەکان بەرەو پێشبەرن خۆب ئەو ئەرکە بە شێوەیەکی زۆر زیاتر و زەختر دەکرێت سەرشانی هێزە سیاسەکان لایەنە بێسا حیزب و لایەنە سیاسەکانی بەتایبەت ئەوانەی کە لە ساحەی کوردستاندا
چالاکن بەرپرسیارەتی زۆر سنجین دەکەوێتە سەرشانیان و دەبێت هەست بە بەرپرسیارەتی بکەن لە بەرابەر ئەو جەماوەرەدا ئەگەرچی زۆر بەداخەوە هەتا ئێستایشی لەگەڵ بێت حیزبەکان بە دەلیلی بەرژەوەندی جیاوازیان بە دەلیلی بەرنامەی جیاوازیان بە دەلیلی حتا باوەڕ بە هێزی خەڵک خوێندنەوەیان نسبەت بەوە جیاوازە زۆر لایەن هەتا ئێستاش لە حیزبەکان لەلایەنەکان زیاتر لەوەی کە پشت بە هێزی خەڵک ببەستن لە ناوەوە ئومێدیان بە هێزی دەرەکیە هەر ئێستاش یان لانی کەم بەجێی ئەوەی کە هاوپەیمانی واقعی خۆیان لە ناو دڵی جەماوەردا بەدیبێنن ئەو ڕەوتولان و جەرانانە بە هاوپەیمان بگرن و لەگەڵیاندا پسنە پرۆسەی هاوکاریەوە کە لە بەرژەوەندی خەڵک و خەباتی خەڵکدا کار دەکەن دەچن لەگەڵ ڕەوت گەلێک لەگەڵ جەران گەلێک هاوپەیمانی دەبەستن کە فڕیان بەسەر بەرژەوەندی جەماوەر و نوێ بەعکسەوە ئەوانە هەتا ئێستاش ستۆپ بوون لە بەردەم بەرەو پێشوونی خەباتی خەڵکدا ئەگەر واژ نەبوو بێت لە باشترین حاڵەتدا بەلاڕێیاندا بردووە بۆیە هەتا زەمانێک ئەو حیزبولانانە بە هەست بە پرسیارەتیەوە لەسەر کۆمەڵێک خاڵی هاوبەش هەرچی زووتر ڕێک نەکەون و لە پلانێکی داڕێژرا و دیاریکراودا بەیەکەوە کۆمەڵێک هاوکاری دیاریکرا و بەیەکەوە دەستنیشان نەکەن و ئامادەجی ئەوان نەبێت لە هەر ئەگەرێکدا کە محتەملە لە داهاتوودا پێش بێت و بتوانن پشتیوان و هاندەرێکی واقعی و جێموتمانە و ئێعتیباری خەڵک بن دەبێت لە ناوخۆیاندا ئەو هەماهەنگیە ئەو لێکتێگەیشتنە ئەو هاوکاریە بە شێوەیەکی دڵسۆزانە و شەفاف و واقعی لە خزمەت بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک و بەستا بزوتنەوەی شۆڕەژێرانەی خەڵکی کوردستاندا بە تایبەت دەبێت بیخەنەکار و ئەگەر ئەوە عمل بکەن من دڵنیام هەم لەباری ڕۆحیەوە لەباری هەتا ئەو باوەڕ بەخۆبوون و ئێعتماد بە نەفسێکە هێورە و هێزێکە جەماوەر ئێستا تێیدایە چەند قات دەبێەوە زیاتر بڕوا بە سەداقەتی ئەو هێزانە دێنن و ئەو هێزان دەتوانن زیاتر مدعی بن کە دەتوانن نوێنەرایەتی کۆمەڵگەیەک لە داهاتوودا بکەن و تا ئێستا سابت بکەن بە عەمەلەن کە ئەوەی کەوتویانە لە بەرژەوەندی خەڵکدا بووە نەک لە بەرژەوەندی تەسکی حیزبی یا کەسی لە ئێستا و لە داهاتووشدا و لە ڕابردووشدا. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێی کەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران کە بەشدار بوون لەم بەنامەیە. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتەوەمان دوێنە. بەڵێ بینەرانی خۆشەویست دوای ناوبڕێکی کورد دەگەڕینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ میوانی بەڕێز کە کاوە ئەلیاسی فەرموو. شیریانی بخشنده مارو سالو جان 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 روی گرگری بالا رنجری میجونا شناری تاجنگان ماره بیرنامش کاره آوزن دکوشان جان 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 تیشه مایا رگه مایا ناگینا دواییده نتاقیره ندوریده سرما بسیدی و آداری جان 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 نمارو خیلی بیرمان نفسیره دوایی من نهیره فیلی شایدن او توی روان هزارم گولی سوری جان 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 مشغل بدسته یک بیرو هسته نسر کوتن نواتن پارتیزانی شیری جیرانی بخشنده مالو سالو جان 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 روی کارگری بالا رنجاری بیرو نقشناری شیریانی
بەخشندەی ماڵ و سار و جان 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 ڕۆڵەی کارگەری ڕاڵە و ڕەنجەری مێژ و ناشێنایی تاجانمان مابێت بیرنامێشکابێت ئەوزان تێکۆشان بۆ ژان 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 پیشەی ئێمەیە ڕێگەی ئێمەیە ناگەینا دوایی دێ نەتاقیڕێ نادووری دێ سەرما و برسێتی و ئازاری ژان 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 نامان ڕووخێنێ بیرمان ناسێنێ دوایمان تێناهێنێ خوێنی شاهیدان ئەو تۆوەی ڕووان هەزاران گوڵی سووری جوان 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 مەشغەڵ بادەستێ یەک بیر و هەستێ. بەڵێ بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە بینەرمانن. بەشی دووەمی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆتان پێشکەشەکەم کە سەبارەتە بە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و دەرەنجامەکانی. بۆ ئەمە بەستش داوامان لە زۆر بەڕێز کاوە ئەلیاسی ئەنجامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران کردووە کە بەشداری ئەم بەرنامەیە بێت و سەبارەت بەم پرسە چەند پرسیارێکی ئاراستە بکەین ئەگەر هاوڕێیانی بەشی فەرمان کاکاومان بۆ بێنە سەر بۆ بەرنامەکەم. هاوڕێکاوە سڵاوت لێ بێت ئەوە زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. منی سڵاو و ڕێزمە لە خزمەتێەوە هەموو هاوڕێیانی هاوکارتان و هەروەها بینەرانی یازیدی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. هاوڕێکاوە لە بەشی یەکەمی پرسیارەکەمانە لە بەشی یەکەمی بەرنامەکەمان کە هاوڕێ کەریم ئەمانی بەشدار بوو هەر ئەم پرسیارم لێ کردووە پێم خۆش بۆ ڕای بەڕێزیشتان هەر سەبارەت بەم پرسیارە بزانم کە دوای چەندین ڕۆژ بۆم بوو موشەکباران ئێستا ئاگربەستێک لە نێوان ئێران و ئیسرائیلدا هاتوۆتە ئاراوە. پێم خۆشە ڕای بەڕێزتان سەبارەت بەم ڕووزاوی دوای ئەو شەڕەکە هەردوو لە هەڕەشەی توندیشیان لە یەکتری ئەکرد بەڵام دوای چەندین ڕۆژ شەڕ و بردومان ئێستا گەیشتون بە ئاگربەست. پێم خۆشە ڕای بەڕێزتان سەبارەت بەم پرسە بزانم. بەڵێ نسبەت بەم شەڕی جمهوری ئیسلامی ئیسرائیل بەڕاستی بە سەرکارهاتنی جمهوری ئیسلامیەوە دەستی پێکردگە شعاری ئەوەی کە ئیسرائیل دەبێت لە دنیا پاک کرێتەوە لەسەر نەخشە نەمێنێ ئەوە شعاری خمینیە بەڵامەتر سەرایەتی کردگای لەبەرێکەوە هاتکە تا بە خامنەی و تا بە ئەفرادی تری جمهوری ئیسلامی لە توولی عمری 46 ساڵ 47 ساڵی جمهوری ئیسلامی ئەو شەڕە بووگە لە حەدی بە ئیسڵات شەڕی سەردە ناوی بنێنیسە تەبلیغات بێ پرۆپاگاندا بێ هەر شێک و دوایەکە گەیە ئەو حەدەی کە نیابەتیەکانی چەکدار کرد و ئیمکاناتی باشی جمهوری ئیسلامی خستە اختیاریان کە ئەو شەڕی خۆی عمەڵەن لە جبهەکانی دەرەوەی مەرزەکانی خۆی لەگەڵ ئیسرائیلە بکە و دوایەکەشی منجەر بوو بەوە کە لە 7 ئۆکتۆبرەکەتر تەرقیەوە ئەو کارە کرا بە پشتیوانی جمهوری ئیسلامی ناڕاستەوخۆ وەدباوەکێکی چەند مانگی لەمە بەرەوە موشک پراکەنیەوە جۆرەشتانە و ئاخرین جارەکێکی بە شێوەیەکی چڕوپڕ کە ئەم شەڕی 12 ڕۆژە بوو کە لە 13 ژوئیە ئەگەر اشتباه نەکەم دەستی پێکە ڕۆژی جومعە و 12 ڕۆژ توولی کێشاوە یەک دو ڕۆژی ڕابردوو بوو کە بە پادەرمیانی ترامپ بە ئیسڵاح شەڕەکە ڕاگیرە یا ئاتەش بەس کرا. ئەوەی کە ئاکابەکانی بە ئیسڵام سەرڕێ و هەموو شعارەکە دایانوانە بە کوێگەیی ئەم جەنگە خۆ بەتوانێ هینایەکی خاصی بێ بەخشایەکی ئیسرائیل بە بەخشێ لە خاستەکانی خۆی گەیشتووە یعنی ئەوەی کە دیارە و تایسە پێشووە لەم شەڕە ئیسرائیل بە بەشێ لە خاستەکانی خۆی گەیشتووە ئەویشەوە بوو کە ناوەندە هەستایەکانی جمهوری ئیسلامی بردمان کە مەسەلەی موشکیەکەی تقریباً تەضعیف کە بەشێ لە فەرماندەهان و دانشمەندانی هەستەی جمهوری ئیسلامی لەبێن بووە کە ئەوەیشی کردووە تا حەدێکی فرە یا کەم ئەو کارەی کردووە بەڵام لە بەرعکسەکەی جمهوری ئیسلامی باوجودی ئەو دشمنیە 46 ساڵە ئەو هەموو هاتو هەوار و گوندەگویە بە خۆڵی فارسی وتنی بۆ بەوەی کە لە سەرلەبەیانیەکی جمعەدا لەگەڵ بانگی سەرلەبەیانی بە ئیسڵاح خامنەییان بەوە خەوەرەوە کرد کە
جەمع لە باشترین فەرماندەکانی خۆی لە دەستدا و دو سێ نەفەریش لە بە ئیسڵا کەسایەتیە دانشمەندە هەستەیەکانی بە خۆڵوتنی. ئەم شەڕعەکانی زۆر بووە بۆ هەتێک لە بەڵام ئەوەی کە تیا فرەتر زەرری کردگە خەڵکی سڤیلن، خەڵکی هەم ئیسرائیل و هەمیش ئێران بەڕاستی کە هیچ تاوانێکیان لەم شەڕە نییە، نە لە دەست پێکردنی، نە لە تەواوکردنی، نە لە ڕاگررتنی نەیچێ فەقەت ئەوەی کە ئەوان بەئیسڵا ئەو شتێکە لێ بەرخۆردارن ترس و لەرز و نازانم بۆمب و هەموو ئەو جۆرە شتانەسا لە سەدحی دوو ڕژیمی بەئیسڵا وا ئرتجاعیە کە شتێکی وا دەست پێەکەن یا دەستیان پێکردگە فەقەت مردمە لەم بێنە بۆ زەرەکە. ئەوان جمهوری ئیسلامی وتم زەرایەکی خاصی پێکردگە بەڵام ئیسرائیل بە شێوەیە دەستخۆتەکانی خۆی گەیشتووە ئیسە تا چەندێک ئەوە ئەتانی قسە لێ بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێکەوە زۆربەی تەحلیلگەرانی ناوچەی و جیهانیش باس لەوە دەکەن بارودۆخی ڕۆژهەڵاتی نێوەڕاست گۆڕاوە و دیارە بەرەو ئاڵوگۆڕی زیاتریش دەچێت. ئێوە بەڕێستان داهاتووی کۆماری ئیسلامی لەم ئاڵوگۆڕانەدا چۆن دەبینن؟ کۆماری ئیسلامی گەرەکمانێ و گەرەکمانەیە مەجبورە بە بڕێ خواست هەند بدە یا ڕنگ و شەباهەتی خۆی بگۆڕێ بە شێوەیەکی خاص بە دەلیلەوە بتوانێ لەم سەردەما جوابگووی جامیعای جیهانی زلهێزەکان مەنزورمە ببێ ئەز جمڵە ئەمریکا و ئیسرائیل لەو پاوانخوازی و لەو موشک پەراکەنی و لە باسی هەستەی و لەو جۆرە شتانەتر دەبێت تقریبەن تا نازێت دەست بکێشێ نەوخۆی ئاڵوگۆڕێ بکە ئیسا ئەوەی کە تا چه حدێ لە مزاکراتە لەسەر کاغەزە نووسێت و ژێرپای ئیمزایەکات و یا تاوەدا بەجێ خۆی بەڵام پشتی پەرداشێ پێسڵ ئاڵوگۆڕایەکی خاص لە خۆیان بە وجود بێرێ. لە خاوەرمیانە ئەگەر خاوەرمیانە حەسەوەکەی خاوەرمیانە خۆب ئاڵوگۆڕایەکی بەسەراتوە فقط جمهوری ئیسلامیە بەڕاستی ئاڵوگۆڕی بەسەر ناتوە تواشە عەربستانی سعودیەکە عەربستانی سعودی بە دوێت سەرکارهاتنی ئەم کوڕەجەوانەی پادشای ئەوێ ئاڵوگۆڕایەکی خاصی کردگە لە ناو اقتصادی وڵاتەکەیە لە ناو وڵاتەکە ئیسە تا چه حدێک کۆمەکی کردگە بە خەڵک بەجێ خۆی تواشەی سووریەکە ئەو ئاڵوگۆڕەیە تیا بە وجودات ئیسە بەرەو کوێ چووگە ئێرتجاعی تر بووە سەوانە باسێکی ترە تواشەی گروە نیابەتەکانی جمهوری ئیسلامیکە کە ساڵیانی ساڵ بە نوای یەخسان بە پۆل بە ئیمکانات بە تەسلیحات تەیاریانەکە وازیەتیان گەیەک عێراق مەجبوریان کردگە کە بڕێ تەغییر و تەحول بڕێ خۆی جەمەوەکە نسبەت بە بڕێ ئەز جمڵە دەستێوەردەری جمهوری ئیسلامی ئەوەی کە ئەمێنەی جمهوری ئیسلامیە کە تێی ساڵیانی ساڵ بە تولی 47 ساڵی عمری خۆی کە ئێسلا هەر لۆ سەدحەکە خۆی گەرەکی بووە سیاست کە چەند ناوخۆی چە دەرەوەی ناوخۆ و ساڵیانی ساڵیشکە و هەموو پوڵ و ئیمکاناتەکە لە سفرەی مردم و لە اقتصادی ئەو وڵاتە و مەنابع تەبیعی و وڵاتەکەینی و مرد بەسە گرتیەسەوە لە عەرزی 12 ڕۆژە بەشێکی فرە و فراوانی دابە بە جیان لەوەی کە چەندێکیان خۆیان خەرجی مەسئولینی و بنەماڵەوە جۆرەشتانەوێ منزورم وەسە وا دیارە تەغییر و تەحوڵاتێکەوێ یا دەستی پێکردگە بە نەرمە ساڵیانی ساڵی سەگەیگەش ئەم حەدە و جمهوری ئیسلامی جەشەی بەشێکی بێ ئەوەی کە بڕەوە کوێترە چەندێک گەورەترەوێتەوە ئەوەیە تر بەڕاستی لە حەدی بنیامەتانی تەحلیلی کاتانی شتێکی لەسەر بێژێ بەڵام دەقیق دەرهاتنی بەستەگی بە بڕێ شتی خاصە کە لە پشتی پەردۆ چاکزەرێ کە ئەغڵەبی لە مێدیا ناوترێ تەشخیصدانی فرە سەختە زەڵەن دو تواشە ئیسرائیل کە ئیسرائیل توولیم تقریبا 5 ساڵی ئەخیرە ئەس جملە دوای 7 ئۆکتۆبر تەواو بووەسە تەکەتازی مەیدانەکە بووەسە تەکەتازی خاوەرمیانە هەر کارێ پێخۆش بێ هەر جەنایەتێ پێخۆش بێ ئەیکا و ئەمریکای وەکو زلهێزێک جار شاید
بەئێستا هۆشتارێکی چکۆڵە ئەویش لە مێدیا لە پرۆپاگە بەئێستا لە مێدیا و لە ڕاگەیاندنە لە پشتی پەردەوە شاید خۆی بێ بەئێستا مستەقیم حتا نەک غێرە مستەقیم بێژێ ئەو کارانە ئەسپێرین بە تۆ بەڵام لە مێدیا جۆرێکی تر بەرخوردکردن چونکە ئیسرائیل تاکەتە پشتیوانی ئەمریکای نەوێت ناتوانێت فرە کار بکات یعنی چون دەوڵەتێکی چکۆڵەیە ئیمکاناتێکی کەمی هەیە دەوڵەتێک کە بۆ جۆرە کە تقریبا مدەتێکی توولانیە لە چەند جبهە شەڕ ئەکا ئەو هەموو ئیمکاناتێ لەکوێوە بۆ دروستەوە ئەو هەموو ئیمکاناتی مادیەکەی ئیمکاناتی تەسلیحاتیەکەی ئیمکاناتی لۆگیستیەکەی هەموو جۆرەشتانە بۆنەوە تەغییر و تەحوڵێک بە ئیسلام کراوە و احتماڵی چیز فرەتر و فرەتر بێتەوە بەرەو کوێچێ خۆ بابزانین ڕووداوەکان بەرەو کوێچێ بەڵام جمهوری ئیسلامی جەتر مەجبورە ملکەجی ئەوانە بێ نە بە دڵخێ خۆی بەڵکو بەسەری ئاسە بێت بڵێ زۆر سپاس کاوە پێم خۆشە ڕای بەڕێستان سەبارەت بە نێوخۆی کۆماری ئیسلامیش بزانم ئەو ئاڵوگۆڕانەی پێشبینی دەکرێت لە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ڕووبدەن گەری هەیە بە چ شێوەیەک بێت خۆب تا نازای باسمان کرد کە جمهوری ئیسلامی مەجبورە تەغییر و تەحوڵ لە خۆیان بە وجود بێنێ و تەغییر و تەحوڵێجە وەساتر لەو مەسەلەی هەستەیەکەی بەڕاستی ئەگەریش نابوون نەبووە کە خەبەرایەکی موەسەق نییە کە 100% لە بەئیسڵام مەسایلی هەستەیە یەکسەر نابود بووێت معلوم نییە بەستگیە بە شتایەکی ترکە لە داهاتووە ئەوترێ یا تاقیقی لەسەرەکەن بەڵام ئەگەر قرار بێ ئەم ئاتەش بەسە بەردەوام بێ دانەی لە شەرت و شروتەکانی حتممە ناوێ کە جمهوری ئیسلامی بگەڕێتەوە سەر مێزی مذاکرە کە تەن بدا بە خاستەکانی غەرب ئەز جمڵە ئەمریکا و ئیسرائیل ئەوەی جەوەسا غەنیسازی لا ببە و موشک پەراکەنی و موشک دروستکردن و کە ئەوەی کە وڵاتانی تر تەسلیحاتی کە وڵاتانی تر تهدیدەکە ئەوەی چە بە کنار بنێ خۆ بۆ ئەو مەسەلە مەجبورە تەغییر و تەحوڵاتی لە ناو خۆیان بدا لە سەرەوەی خۆی هەم بۆ ئەوەی کە سەرانی ئەز جمڵە شخصی ئەوەڵی و بە ئیسڵام ئەو ڕژیمە خامنەی بێ ئابڕوویەکی بۆ بمێنێتەوە سەرڕێەوە هەموو ئابڕۆژیزیە لەم چەند ڕۆژە کریاگە ئەوی جەوەسە کە بە شێوەیە لە شێوەکان یا بەشێ لە قودرەتی خۆی واگوزارەکە یا ئەگەر بەشێ لە قودرەتی خۆی واگوزارنەکە لە ئیسلاح تەڵەبەکان بە شێوەیە لە شێوەکان بە قەناعەتیان بگەێنن کە بەشێ لە ئەم کارانە کە ئەکرێ مستەقیمەویتیا دەرگێرە نەوێ ئەو جارجارێکیش بێتە سەر سەحنا ئەگەر قسە و باسێکەکان لەو چوارچێوێ ڕابردووە شایدیش کەمێک ئەولاتر کە ئەگەر جارجار شتێک بوو خەتاکە بخاتە خەتای کەسێکی تر بەڵام لە خودی ڕژیمە وەکو ڕژیم خۆب مەجبورن ئاڵوگۆڕێکی تیا بکەن ئیسلاح تەڵەبەکانیش باشترین ئەڵتەرناتیڤن کە لە بڕهایەکی خاص ئەتوانن ئەو سریەکیانەیە کە تقریبا کەمێ نەرمونیانترن و ئەتانن تعادڵی ڕاگرن لە بینی تونڕەوەکان و ئیسلاح تەڵەبەکانە وەکو ئەم پزیشکیان وانە یاکەتە حەسەن ڕوحانیوانە ئەمانە دەست بەکار بنەوە سریێ کار بکەن سریێ تعاهد بدەن سریێ قسە بکەن لە مێدیا کە غەرب ڕازیکەن کە چهرەی تر لە خۆیان نیشان بدەن کە تعاهداتی بدەن ئەو بەشێکی تریژی خەڵکانێک هەن وتمان باسی ئەومان کرد قبلن کە بەشێ لە فەرماندەهانی سپای پاسداران و ئەم کەسایەتیانەی بەنەو دانیشتمەندی هەستەیەوانە هۆگەرەکمان بێگەرەکمانەوەی بەکاربەدەستی جمهوری ئیسلامی بگەنەوە بەشە هەستەیەکی کارمەندی ئەو بەشە بووگن و بەشێکی حەساس ئەمانە جەمعێکی فرەیان یعنی سپای پاسداران و ئەو خشرە مەسایلی هەستەی جەمعێکی فرەن ئەو جەمع فرەج نەوە نەتیجایەکیانەیە خۆ بەمانە دەرگیرن لە مەسایلی ماڵی و مەملەکەتە کە ئەغڵبی هەر لە اختلاسەوە بێگرە لە سەهمیەی بڕێ شرکەتایەکی گەورە و نازانم بازرگانیوانە بگرە ئەمانە ها بەدەستیانە ئەمانیشە حازمین بە هیچ عنوان نەخۆیان بەنەکوشت و نە زیندگی خۆیان بە ئیسلام بخەنە خەتەرەوە بۆ بۆنەوەمانە پشتێ پەردە احتماڵی هەست بە شێوێ لە شێوەکان دەست بەکاریش بوێتن تایسە بۆ ئەوەی کە یا بۆ بەشە تونڕەوە بە قەناعەت پێ بکەن یا ئەوەی کە قبوڵیان لێ نەکەن بە شێوەی یەکتر بە ئیسلام
ئیسە بە لە حەدێکا بێکە حتا تهدیدیش بێ کە ئێمە بەئیسلا ئەم بەشەها بەدەستێمەوە بەشە دەستێەوە شێ بە تەفاومێ بگەین ئەو جۆرە مەسایلە منزورەوەسە کە جمهوری ئیسلامی ناگوزیرە کە هەر بدا بۆ تەغییر و تەحوڵێنەوە خۆی بۆەوە هەر لە سەدحی بینەلملەلیە و هەم لە سەدحی ناوخۆیە منزورم ناوخۆ مردم نیە ناوخودی خودی ڕژیمەکە کە دارێ چەند دەسە و چەند بەخشە پتانی خۆی ڕاگرێ خۆی بگرێتەوە و ئەم زەرەر و زیانش پێی گەیشتووە تا نازێ پتانێ خۆی پۆکاتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوە لەم بارودۆخە هەستیارەدا ئەوەی کە حزب ئۆپۆزیسیۆنەکانی نێو ساحای بزوستنەوەی شۆڕشگەرانی کوردستان دەکەوێتە ئەستۆیان چییە بۆ گەشەدان بە بزوستنەوەیکی جەماوەری لە نێوخۆی وڵاتدا؟ هەمیشە وتراوە کە جامعای کوردستان جامعایکی بە قۆڵ فارسی وتەنی تافتەی جودا بافتەس لەو جامعای کولی ئێرانە جغرافی ئێران ئەویش بە دەلایلەوە کە خەڵکی کوردستان ڕاستەوخۆ قاتی سیاست بووگەن بۆ سەرنوشتی خۆیان تعین بکەن ئەحزابی کوردستانی بە شێوەیە لە شێوەکان ئەم خەڵکیانە دەرگیر کردگە و بۆ فەرهەنگە بار هاتکەن و بەو بۆنەوە لە مەسایلی سیاسیە لە تەشخیصە لە بەرخورد بە مەسایلە تەجزیە و تەحلیلێکی باشتریانەیە یعنی باشتر فکرەکەنەوە باشتر لە تێڕوانینیانەیە تەسمیم ئەگرنەوە جۆرەشتانە ئیسە کە تێتە سەدحی ئەحزابەکەی خۆب ئەحزابەکە دەبێت قاتێک لەوە بەرتر بێ یا تا نازێک لەوە ئەولاتر فکرکاتەوە لەباری پێشکەوتویەوە ئەوی جەوەسە لە جامعای کوردستانە بیرروبووچوو ناوێکی جیاواسە گەرەکمان بگەرەکمانە بەست ناتوانین بەشێکی حەزفکەین چۆن فکرکەیتەوە یا بە زۆر پێ بسەفێنی بۆ بۆنەوە ئەوەی کە مهمە ئەم ئەحزابە سیاسیە کە هەموو بە ئیسلا ئەوەڵی شتی کە باسیەکرێت دموکراسی خوازین حقی بە ئیسلا بڕێ مەسایلەوەکە ئازادی ئینسانەکان ئازادی بەیانەوە جۆرشتانە لازمە لەم بۆرهە بە شێوە لە شێوەکان نیشانی بدەن ئەو نیشاندانێکی ئەوەسەکە خۆیان بتوانن پێکەوە سریە کار بکەن سریە کارەکەش بریتیە لە چی بریتیە لەوەی کە لەم بۆرهە زەمانیە لەم مەقطع زەمانیە بتوانن کە لەسەر مەسایلێکی مهمی کوردستان پێکەوە کۆبنەوە جەلەسات بێ هاتوچوو بێ و لەسەری قسە بکرێ ئەوەیش منزورەوە نییە کە کەسێکیان کەسێک خانەکە یا کەسێ ملکەجی سیاسەتی کەسێکی تر بێت چ شتێک کە بە باشترین شێوە جواب دەرەوەیە بۆ ئەوەی کە جامعای کوردستان خەڵکی کوردستان لەم نەکبەتە کە بەسەری خاوەرمیانە ئەو جملە ئێرانە ئەچەرخێ بپارێزی زەرەر و زیانی کەمتەریان پێ بگات واردی ئەو فازەبی کە ئەوە تۆ وافکەرەکەیتەوە و جەهانبینیەکە دواسە و ناتۆ چۆن وایتە من وافکر ناکەمەوە یا من براگەورەمەوە ژۆرەشتانێتە شتێک نییە کە بە ئێستا جواب دەرەوە بێ و تاریخیی هەم تاریخ مەصرفی تەوا بووە و هەمیجە و دەورانە نەما بەڕاستی ئەوە خەڵکە تاعینەکە بەڵام کافیە لەسەر بڕێشت ئەحزابی کوردستانی پێکەوە کۆک بن ساز بن دانیشتن بکەن تەفاهمیان بێ بۆ ئەوەی کە بتوانن فشارەکانی جەنگ مشکلاتی ماڵی دەستدرێژی جمهوری ئیسلامی ئەم جۆرەشتانە لەسەر خەڵکی کوردستان کەمەوەکەن. هاوڕێ چاوە بەداخەوە دەنگتان نایە. دەنگمە بیستن؟ بەڵێ ببەخشن. پرسیارەکەمەوە بۆ هاوڕێکاوە سەبارەت بە لە یەک نزیکردنەوەی هێز و ئەحزابی چەپ ئەوانەیە لە بزوستنەوەی شۆڕژگەرانی ڕۆژهەڵاتی کوردستاندا چالاکن چه هەوڵێک دراوە یان دەبێت لە داهاتوودا چ بکرێت بە لە بەرچاوگرتنی بارودۆخێک کە ئێستا لارادایە هەڵبەت؟ منزور و ئەحزابی چەپە؟ بەڵێ ئەحزابی چەپ. بەڵێ ئەحزابی چەپ ئەوانەیە کە لە ئەو ئەحزابی چەپی سەراسەری خۆ بەشی سەراسەریەکە و بەشی کوردستانیەکەی لازمە کە قاتێ ئەولاتر لەوەی کە لەگەڵ هەموو ئەحزاب کە باسی ئەحزابی کوردستانیمان کرد لە سوالی پێشوە لەم بەشەکە باسی ئەحزابی سەراسەری چەپ بکەین و کوردستانی چەپ بکەین
مەسئولیەتێکی گەورەتریان باستووەگەی بۆ بە دەلیلەوە لە هەم لە جیهانبینیە هەم لە استراتێژیە هەم لە بەرنامە و لە سیاسەتی حتا سیاسەتی ڕۆژ فرەشتی مشتەرەکیان هەیە جا بۆ بوونەوە ئەتر شتێکی تەوجیه شدە نییە بۆ ئەوەی کە نەتوانن پێکەوە هاوکاریایەک نەمەقتەعی بەڵکو چڕیان ببێ هاوکاریایە چڕ بۆ ئەوەی کە بتوانن ئەو بەشەی لە جامعەی ئێران و ئەو بەئیسڵا ئەگەر بوچکتری چیکەینەوە جامعەی کوردستان کە سەر بەوانە یا ئەو قشرەیە کە سیاسەتی ئەوان تەبعەت لێکە کە بتوانێ بە شێوەیەکی بەئیسڵا جەم و جۆرتر بەرخۆردکە بە مەسایل بتوانێت لە ناوە نسبەت بە مەسایلێکی تر باشتر ڕەفتارکە باشتر ئێبرازی وجودکە و ئەم ئەحزابێک لازمە بەخصوص لەم مەسەڵە ئەگەر تواشاکەین بۆشایەکی گەورە بوو لەلایەن ئەحزابی چەپەوە لە مەقتەعە کە لە عەرزی ئەو مودەتە کە شەڕ بوو حتا نەیانتوانی کە جەلسەی پێکەوە بەرگوزارکەن دانیشتنێکیان بێ هەموویان پێکەوە لەسەر ئەو مەسەلە ڕاگەیاندنێک بدەن خۆ بەمە زعفە دیارە لە تەلەڤیزیۆنی یەکترەوە دەرکەفتین بڕێ بەسایل قسەی لێەوە کرا زۆربەی نەزەرەکان وەکو یەک بوو بەڵام متەئەسفانە هەنووز بەشێ لە چەپی ئێران بنا بە سێکتاریستی حیزبی بنا بە وردەگلەیایەکە حاشیەیە مەقتەعەکە بەئیسڵا بەجێەوە ئەم مۆقعیەتە لە دەست نهاتوو لە بەرچاوی بگرێت و کار لەسەری بکە ئەو شتانەی فرەتر بۆ مهمە یا حەدەقەل تا ئەم مەقتەعە بە سەرگەرم بووە کە بەڕاستی هیچ تەوجیهێکی بوو نییە و عەسڵەن هیچ قابل قبوڵ نییە من هیوادارم کە لە داهاتوودا ئەم مەسەلە فرەتر بەرباس بدرێ ئەحزاب و کەسایەتی منفەریدیش حتا فرەتر فکری لێ بکەنەوە بنا بەوەی کە بڕێ وردە کێشە هەیە ئەوەی کە حتا لە تاکتیکە لە سیاسەتە لە بڕێ مەسایلە وردە اختلافاتێک هەیە هۆقرانی هەمومان وەکو یەک فکرکەینەوە یا تێڕوانین و بەئیسڵا تەفسیرمان لە بڕێ مەسایلی کۆمونیستی سوسیالیستی وەکو یەک بێ بەڵام کۆڵی مەسایل هەیە کە ئەتوانین لەسەری کارکەین پێکەوە دانیشتنکەین ڕاگەیاندن بدەین و حتا چەترێکیش دروستکەین بەڵام بەداخەوە شتە ئێمە حەزابە وا دیارە لە عەمەڵە باوجودەوە قساگەکەریە لە تەلەڤیزیۆن شتە قساکرێ بەڵام لە عەمەڵە هەشتێ بۆ زەرورەتە نەپەی بریاگە و بەئیسڵا ئەوە ئەم فرسەتە لە بەئیسڵا لە دەستوو حتمان لە داهاتوو تا فرسەتایەکی ترە بێ ئەوانە لە دەست نەچێت سپاس هاوڕێکاوە من پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر بۆ خۆتان پێتان وایە پێویستە شتێک ئاماژە بکەن کە لە تولی بەرنامەکە ئاماژتان پێ نەداوە بفەرمونون نا سپاس دەست و خۆش بێ من شتێکی تایبەت نییە و مەمنون بۆ ئێوە و هاوکارانتان بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێیەکاوە ئەلیاسی ئەندامی کمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران کە بەشدار بوون سپاستانەکەم مەمنون بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆمان کە سەبارەت بوو بە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و دەرەنجامەکانی زۆر سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە ماڵەوە آوارگی، رنج و درد، سرکوب و ستم و گرسنگی دیگر از تحمل فراتر است. آی هم زنجیران، روز ما فرا رسیده است تا کی دنیای وارونه بر پای نیستد. هنگام رهایی فرا رسیده، جهان باید زیر و زبر گردد. جهان از آن سازندگان آن است. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. نعمات و فراورده های انسانی و هر آنچه منشأ آسایش و شادی است
تا کی در دست سود پرستان و غارتگران؟ دست غارتگران کوتاه تا این همه از آن همگان گردد. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. زنجیر هزاران ساله خواهد گسست. آن روز جشن پردوام کارگران است، روزی که استثمار شدگان رهبری جهان را در دست گیرند. آفتاب جاودانه خواهد درخشید. می گسلد زنجیرهای بردگان به رهبری حزب کارگران به سوی آزادی، برابری، حکومت کارگری. شیریانی بخشنده مارو تارو جان 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 رای کارگری